ئەگەرچی هێشتا کاتی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان دیاری نەکراوە، بەڵام وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و گەنجان دەڵێن هەوڵێکەیە بۆ ئەوەی تەمەنی پەرلەمانتاری لە 25 ساڵیەوە بکەنە 40 ساڵ. ئەمەش نیگەرانی لێکەوتوتەوە. ئەندامێکی پێشووی پەرلەمانی کوردستانیش جگەلەوەی نیگەرانی خۆی بۆ ئەو پرۆژەیە دەربڕی ئەوەشی خستە ڕوو هەر کەسێک کە تەمەنی بوو بە 18 ساڵ مافی دەنگدانی هەبوو ئەوە پێویستە هەر لەو تەمەنەوە مافی ئەوەی هەبێت خۆی کاندید بکات، نەک تەمەنی پەرلەمانی بەرز بکەنەوە. پێم وایە ینی سەرەتا ئەوە لەگەڵ پرەنسیپی مافی تاک ناگونجێ، لەبەرەوەی ئێمە بەپێی یاسای هەڵبژاردن لێرە ئەوەی کە 18 ساڵ بێ بۆ هەیە دەنگ بدات. بە هەمان شێوە کاتێککە بۆ هەیە دەنگ بدات پێم وایە دەبێ ئەوەی هەبێ مافی ئەوەش هەبێ کە خۆشی هەڵبژێرێ. ڕاوێژکارێکی پەرلەمانی کوردستانیش بوونی ئەو پرۆژەیە ناشارێتەوە و ڕایدەگەێنێت. دەکرێت حزب و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان بەردەوەی بیر لە بەرزکردنەوەی تەمەنی پەرلەمانی بکەنەوە، بیر لە کوالەتی بکەنەوە. ئەوانشی کاندید دەکەن بۆ پەرلەمان لە ئاستێکی باڵا دەبن و خاوەن بڕوانامەی بەرز بن. دوجار تۆبی بە دانانی بربەست چۆن کۆمەڵە قوارە ناڵی بێنە پێشەوە ئەو ساناڵی کۆمەڵێ ئەوەی پێی دەوترێت توێژی کۆمەلگا بە تایبەت گەنجەکان نوێنەریان هەبێت کە بەپێی ئامارەکان زۆری کۆمەلگای ئەمە لەوان پێگەیە. زۆر مەترسیدارە کە ئێمە دەستکاری ئەوە بکەین، دەستکاری کواڵتی و جۆرێتی خەڵکەکە بکەن باشترە، قەوارەکان کەسی باش بنێرن بۆ دامەزراوانە، نەک جا تەمەنی 25 بێ یا هەر تەمەنێکی دیکە و باش نییە. بە جۆرەی دوایین ئامارە نەڕەسمیەکان وەک لە کۆنفرانسی ساڵانەی بەهێزکردنی بەشداریکردنی گەنجان لە بڕیاری سیاسی دەخرای ڕوو نزیکەی 50% دەنگدەری ئەم جاری هەرێم لە گەنج پێکهاتون و ناکرێت ڕۆڵی ئەوانش فرامۆش بکرێت لە هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانیشدا ئەوان لە بڕیاری سیاسی دوور بخەینەوە. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.